منی بێکاز لە سوچی تاریکی ژین منی بێکاز منی بێکاز لە سوچی تاریکی ژین زووکە تخوا ئاواتم بێنە دیەم شەو زووکە تخوا ئاواتم بێنە دیەم شەو زووکە تخواتم بێنەدیم شەو یارە جوانەکەم گوڵەی شۆخ و شەنگ خونچیلانەکەم دڵگۆشای دەمتەنگ یارە جوانەکەم گوڵەی شۆخ و شەنگ خونچیلانەکەم دڵگۆشای دەمتەنگ دڵگۆشای دەمتەنگ ئەو شەوە دیارە قەدری دڵانە جەنگەی بەهارە ماژی گوڵانە ئەو شەوە دیارە قەدری دڵانە جەنگەی بەهارە ماژی گوڵانە جەنگەی بەهارە ماژی گوڵانە جەنگەی بەهارە ماجی گوڵانە جوان سەحدەمە کاکە ئێمە لە تەلەڤیزیۆنی سۆشیالیستەوە بەرنامەی سایە هونەرمەندانمانەیە ئەو برادەرەمان بینی زەربێکی بەدەستەوە بوو گۆرانی شتانەوت کێتان دەنگی خۆشە وەڵام برادەر بەی تقریبا خۆزێک گەڕی لەگەڵ هیچ گۆرانێکاتان شتێکمان تۆ بڵێن هەر بۆ خۆشی بۆ خۆزێ بڕی گۆرانی ئەڕەوەڵا ئەگە گۆرانی جەلاساییشتان لەبەر بێ ئێمە بەرنامەیە جارەمان چاوپێکەوتن بۆ لەگەڵ جەلاسایی چوین بۆ شاری هەولێر لێ مقابلە وماکردووە دەستان گۆرانی و نازانم ئەوڵی لەگە باسە دەی سۆ دەکەین بۆ برا گەورەکەمان لە بەرنامەی سایە هونەرمەندانەوە هاتوونێتە خزمەتان لە تەلەڤیزیۆنی سۆشیالیستەوە بەرنامەی سایە هونەرمەندانمان هەیە ئایا وەرە سەیران شتە کەسان گۆرانیتان نەوتۆ ئەمڕۆ والله ئەمڕۆ باس دەکەن گۆرانیتە لە برادەران کە دانیشتیان گۆرانی سەڵکی زۆر خۆش بوو ئێستا لەگەڵتانەوە ئێستا لەگەڵمان ماوە گۆرانی دێنەماوە یەکەوە مەبەستمان بەس لە سەیرانە گۆرانیە لە نێوەکو هەموو کاتێکە گۆرانی هەست کاتێ دڵمان خۆش و کوردستان لە ئاسیا بێمە گۆرانی ئەڵێن و ئەو پەڕی ژیانی خۆشی و سەروەریمانەیەوە وەڵای بەڕێزم ئێمان بەرنامەی ئەم جارەمان لەسەر هونەرمەندێکی زۆر دەنگخۆشە کاک جەلاسایی لە شاری هەولێرە ئێمە لە سایە ئەشتی و توانیمان بچین بۆ شاری هەولێر بە بۆنەی ئەمە ئاشتەیەکی ئێستا هەیە لێرە چاوپێکەوتنمان لەگەڵ کردووە ئایا جەنابە قەت ئاشنایەتی بە دەنگی جەلاسایی دەبووە پێخۆشحاڵین بە سەوتی جەلاسەعید و لە شاری هەولێری خۆشەویستەوە ئێمە هەموو خەڵکی سلێمانی زۆر شادە بە سەوتی جەلاسەعید و پێخۆشحاڵین هەر دووبارەی بکاتەوە گۆرانەکە بۆ پەڕی خۆشیەوە ئێمە زۆر سپاسی بەڕێز دەکەین ئەویش بە بۆنەی دابڕانی ئەو زروبەی کە ڕوویا بوو لە ڕێی بەرنامەکەەوە ئینشەڵا ئەگە بەڕێستان بیبینن ڕێز و سڵاوی نردوو بە هەموو جەماوەری شاری سلێمانی و هەموو جەماوەرێکی ئێمە سڵاو و ڕێزمانەیە بۆ جەلاسەعید پێخۆشحاڵین و بە خێراتنی جەنابیشتانەکەین وەڵای ئێمە بەرنامەیەکمان هەیە بە ناوی سایە هونەرمەندانەوە بۆ دیداری ئەم جارەمان هونەرمەندێکی بەڕێز هەیە ناوی جەلاسەعیە ئەگەر ناوانیتان بیستدا لە شاری هەولێرە توانیمانە بە بۆنەی ئاشتیەوە سەردانی بکەین لە هەولێر جایەوە کەستان گۆرانی و نازانم چەکان کوڕەکان برادەر گۆرانێکی هەیە کە لەگەڵ هەڵپەرچەکان بەڵەوەی کە لەگەڵ تابلۆکانە زانم بابانم بیبی لێ تو چاوانم بیبی لێ تو چاوانم بەشەرم چۆڵە بەشەرم چۆڵە تۆ هەرە هەڕانم تۆ هەرە هەڕانم ئاقیقیلا بەرەسینۆمە میلا ئاقیقیلا بەرەسینۆمە میلا بەنازۆمە میلا بەنازۆمە میلا
هذا تبيلا تبيلا زۆر سپاس بۆ خەنچی سپاس هیوادارمەوە لە سەیرانی خۆشیە بن بەس ئاهیچ پامێکتان هەیە بۆ ئەم زروفە بۆ ئاشتی بۆ ئەوەی کە ئێمە توانیمانەوەکو نەرمەندان سەردانی شاری هەولێر بکەین و ئەو دیدار لەگەڵ ئەو نەرمەندای بکەین ئەمە بەڕاستی ئەو هاتوچۆیە زۆر زۆر پیرۆزبایی دەکەین هیوادارین کەەوە ئاشتێکی سەر تا سەر هەموو کوردستان بگرێتەوە هەموو گەری کورد بە ئاسوودەی بە ئاشتی بەیەکەوە بژی وەزع ئازادەی کەەوە هەیە لە کوردستانە بەگشتی هەموو سوودی لێوەرگرین و ئاسایش باڵی کێشە بەسەر هەموو کوردستانە و بەخێر بن سەر سپاس بۆ ملایەکان یاخوا لە سەیران و خۆشیە بن سپاس سلام علیکم هەم کاتتان باش برادر بەڕێزانیەوە کە هێن بۆ سەیران زیاتر حەزەکەن گوێ لە گۆرانی بگرن لەو شەوەی کە ئێستا دانیشتین یا خۆتان گۆرانی هەڵەن بۆ خۆتان وەڵاهی ئێمە زیاتر لە بەرەوەی خۆمان دەنگخۆشمان تیانە و زۆر حەزیشمان لە گۆرانی پێشکەشکەین ناتوانین خۆمان بیڵێن لەبەرەوە زیاتر احتیمال دەکەنە سەر تەرجید و ئەو گۆرانیش ئێمە پەسەند دەکەن زیاتر گۆرانە شەعبیەکانە وەکو ئێستا خۆتان گوێتان لێ ئێمە لەسەر کاسی دەگەمان شیتێکی حەسەن زیرەیەکی تایە لەسەرە کەوە حەزی زۆر کەسەمانە لەو گۆرانیانە بەڕێز کاکفواد جەنابە کاکفواد ئێمە بەرنامەیەم جارەمان سایب هونەرمەندان توانیم ئەو ڕێژگەی بشکێنین کە شەڕی ناوخۆ دروستی کردووە چون بۆ شاری هەولێر و سەردانی بەڕێز جەلال سەعیدمان کردووە ئەو ژەمیانی بەرنامەکەەوە زۆر ڕێز سڵاوی ناردوو بۆ یەکەیەکە ئەو جەماوەری کە ئەوی خۆشەوێتە لە سلێمانی و لە هەموو شوێنەکان ئایا ڕای بەڕێستان چیە بەرامبەر ئەو هاتوچۆی هونەرمەندان کە ئێستا توانین بچین بۆ شارەکانی تری کوردستان ئێمە زۆر سپاسیەوەکەین وەک تەلەڤیزیۆنی سۆسیالیست کە توانینتان ئەو ڕێچکەیە بشکێنن بەڕاستی ئەو ئاواتی هەموو کەسێکە لە کوردستانە کە ئەو سنوورە دەستکردەی کە دوو لایەنی سیاسی دروستیان کردوە لە بینی کوردستاندا نەمێنەوە هونەرمەندانی دەست پێشخەریان کردووە بۆ ئەو سنوورشکاردنە بەڕاستی ئێمە زۆرمان پێ خۆشە کە گوێمان لە دەنگی هەموو هونەرمەندان بێت چ لە سلێمانی بێت چ لە هەولێر و جەنابی شتانۆک و ئاماژەتان پێدا چاپێکردنان لەگەڵ هونەرمەند جەلال سەعید کردووە جەلال سەعید یەکێکە لەو گۆرانی بێژە میلیانی کە بەڕاستی ئێمە بە تامەزرۆی گۆرانیەکانین و جێی داخەکە ئێمە ئەم سنوورت بەسنی کە دروست بووە لە بینمانە تەنانەت لە هونەرمەندانیش دابڕاوین لە شاری سلێمانی بۆ ئێستا زۆرمان پێ خۆشە کە وەکو ئاماژەمان پێ ئێمە لە دوای ئەو سنووربەزینەوە بەسنەوە جۆمان بە هیچ گۆرانیش تازی ئەو هونەرمەندانی شاری هەولێر نەبووە بە تایبەتی جەلال سەعید کە توانم بڵێم پێش ڕاپەڕینە مەزنەکەی ئێمە گۆرانەکانمان بیستووە و من شخصی خۆم گۆرانی تازی جەلال سەعیدم نەبیستووە تەنها لە ڕێی تەرجیلەوە نەبێت ئەگەر ئێوەش بتوان گۆرانیش تازی جەلال سەعید پێشکەش بێمە بکەن ئەوە مای خۆشحاڵی هەموو لایەکە زۆر سوپاسانەکەین بەڕاستی بۆ ئەو مەسەلەی ئیشێکی باشتان کردووە ئێمە شەر هەمومان حەزمان لە گۆرانەکانی جەلال سەعیدە و ئەو ڕێزکەی ئێوەشکان شتێکی زۆر پیرۆزە بۆ بەدیهێنانی ڕێبازەکانی ئاشتیە دەستان خۆش بە دەستخۆشتان لێکن بەڕێز کاک جەلال سەعید لە ڕێگەم بەرنامەیەوە سڵاو و ڕێزی ناردووە بۆ هەموو جەماوەری شاری سلێمانی خاستان بۆوانی کە حەزیانە دەنگی ئەوە ئەڵێ ماوەیەکی زۆرە کە دابڕاوم لە جمهوریەکەم لێیە چەند گۆرانەیە کە تازەیە بڵاو نەکراوەتەوە پێشکەشێکا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەش ئایا پێشکەشێکن بەچێ وەڵای ئێمە پێشکەشێکەکەین بە هەموو خۆشەویستان و دۆستانی شاری هەولێر بۆ هەموو ئەوانەی کە حەزیان لە ئاشتیە پیرۆزباییتان لێکن سپاس بۆ هەموو لایەکان سپاس وڵای بەڕای من هونەرمەند حەق نییە پەیوەست بێ بە هیچ شوێنێکەوە حەقە ئازاد بێت ئەوە ڕای منە بەڕاستی حەقە ئازاد بێت یعنی تۆ پێ خۆشە تۆش توانی کار و چالاشیەکانی خۆت لە هەولێر ئەنجام بدەیت حەز زۆریشم پێ خۆشە کاگومێت جەنابەت زۆر جار جوێم لێ بوو کە گۆرانیەکانی هونەرمەند جەلال سەعید دەوتێتەوە ئەمڕۆ لەم سەیرانەشە جوێم لێ بوو کە شتێکی ئەوە دێ ئەتوانی کۆپلێک مەقامێکی بەستەیەکی کاک جەلالمان بۆ بڵێیت بەسەر چاو من تەمان سڵاو ڕێزمێ بۆ کاک جەلال زۆرم خۆشەوێ یەکێکە لە هاوڕێ عەزیزەکانی خۆم و کاک جەلال هونەرمەندێکی زۆر سەرکەوتووە بەس نەکبەتی ئێمە و ئەوان ئەویش لەوەیە کە کوردە ئەوە لە قسمەتان ساقی لە بادەی دەست بێراوانگە ساقی لە بادەی دەست بێراوانگە بادە دەرمانە بۆ دڵی تاوانگە تێکە بۆ تێکە داخڵتی ماوابێ دەرونی فەرغە لامەی تێر ناوابێ تێکە بۆ تێکە داخڵتی ماوابێ دەرونی فەرغە لامەی تێر ناوابێ توێژی مەیناتی سەر لێوی گەرێتم
توێژی مەیناتی سەر لێوی گەرەتم دووری بەجارێ وجودی بەرەدم دووری بەجارێ ژانی شێواوەندم دووری بەجارێ ژانی شێواوەندم گەڕی هەناسەم سینەی بەرژاوەندم گەڕی هەناسەم سینەی بەرژاوەندم وەڵام جەنابتان گەشتونەتە لووتکەیەک لە هونەری میلیا بەس لە شاری سلێمانی ئەو نیم ناگەیارم لووتکەی هونەرمەندی میلی هەیە کە لاسایی دەنگی بەڕێز دەکەنەوەی تر نازانم ئەگەر لە هەولێریشا کەس بڵا لە هەولێریش هەیە دۆستێکمە ئەویش هەر گۆرانبێژە ناوی عوسمانە زۆر لە من نێزیکە زۆریش هیوایەتی گۆرانەکانی منە مستەبڕ یعنی خەریکی گۆرانەکانی منە بەڵام کە لە دوایویش نزیکترین دەنگ کە ئێستا کەس وەختی پێ نەکا لەگەڵ من دەنجی شەماڵی کوڕما بێەوەی بێتەوە گۆرانی بڵە نەیبینی هەز ناکەی نازانی ئەمنم یانەوە چکە بەخۆم یعنی کە لە رادیۆ گوێم لە ناو تەکسی بووم مقابلەی لەگەڵ دەکرا پێش بچێ لە سەر گۆرانیانە بوو ساکاتی کاک زەرانەوە تۆی مەڵحیزارە نازانم تێو دەنگە بناسنی دیکە جۆم شعرەکانی ئاڵوگۆڕ پێکرد بووی دی بەوەی هەستم کرد من بەو شتانەوەم نەکرد وڵا پێشتر ئەو زانیاریمان نانەگۆژینا پێمان خۆش بێنین ڕێوەڵا ئەو ئیشەڵا بۆ جارێکی دیکە عمری 26 ساڵ 25 ساڵ کاسێتی هەیە گۆرانی بۆ ئومێدیویش ڕێبازەکەی تۆ بگرێت و هەروە ڕێبازی زۆر نزیکە زۆر ئەرێوەڵا کاک جەلاجان جەنابەت چەند ئاواز داناوە تا ئێستا بۆ خۆت وەڵاهی ئاوازەکانم زۆرە زۆربەی ئاوازەکان ئەوانەی کەەوە هەستیان پێ بکەم بۆ تەلەڤیزیۆنی کردوونە ئاغلبیانی خۆم بەخوای لێسکەی 35 دەبێ ئەوانەی کەی خۆم ئەوانی تریش مامۆستایان یارمەتیان داوم وەکو مامۆستا زەودەت وەکو مستەفا ڕەمزەڕۆ وەکو مامۆستا ڕزگار خۆشناو ئەحمەد چاوشین ئەوانە زۆر بەیان یارمەتیان داوم بەڕاستی ئێستاش ئاوازەشی مامۆستا نایفم لە بکنا ئەوی شەرعەزەمە مێجەرە قەولە بۆ دوای شەڵات تۆمارێکین مۆسیقاشتی بۆ خلاص کرد و مۆسیقاشت خەزم کراوە ماوە لەسەر تۆمارکردنەکەمان کاک جەلاجان نزیکەی چەند ساڵەکە تەقریبەن گۆرانی ئەڵێ بەڕێزە وەڵاهی من ئەگە بەوەی ڕسمیات بێ لە ساڵی 76 چوومە تەلەڤیزیۆن لە سەرەتای هەفتاکان هەر لە ساڵی هەفتاوە دەستم بە کاسێت درێنان کرد بۆ تەجیلات و تۆمارگایەکانی ئیدی کاسێت ئەو کاتە بە لاسایی عسە زیرەکەم دەکردەوە لاسایی لەرمەندە مامۆستایەکانم دەکردەوە بەڕاستی و کاتە گەنج بووم تا مشتاقی حەسەن گەرمێنیش بووم گۆرانەکانی ویشم دەگوت بەڕاستی ئیدی تا بۆ ساڵی هەفتاوە لە ساڵی هەفتانەوە بۆ یەکەم جار بابوو لەگەڵ تیپی سلێمانی دەمز بووین هەردووکمان تیپی سلێمانی و تیپی هەولێر چوین بۆ ستودیۆی پێنجی بەغدا تاکە گۆرانیشیان بۆ کردمیژن ئاوازی مامۆستا ڕزگار خۆشناو بوو بە ناوی دڵسووتا ئیدی لەو کاتەدا ڕێبازێکی تایبەتم بۆ خۆم دۆزیەوە توانیم بکەومە سەر ئەو ڕێچکەی کە بە خۆم بتوانم استفادەی لێ بکەم و یاخود ئەوانەی کەم بەسەریدا زاڵدەم ئیدی ڕێبازەکەی خۆم گۆڕی وازم لە لاسایی گۆرانی بێژانی هونەرمەندانی تر کردەوە هەرچەند ئەوانە مامۆستای منن هەرچەند من مەکتەبی من حەسەن زیرەک و محەممەدی ماملێ بەڕاستی من هەتا دەمرم هەر مەکتەبی من ئەوانە مەدرسەی من ئەوانە ئیدی من لەوانەوە تووشی ئەوە هاتم کە بتوانم ڕێبازێک تایبەتیش بۆ خۆم بدۆزمەوە ڕاستی لە هەوێنی وانی شەوی سا شت دەکەم دەستخۆشی لەگەن کاکە جەلاجان ئەمانێ بزانین پەیامی بەڕێزت چییە بۆ بەرنامەکەمان بەرنامەی سایی هونەرمەندان و بۆ جەماوەرەکە لە شاری سلێمانی دەوروبەری و لە هەر جێگایەکەم بەرنامەیەک بدەوێت وڵاهی دووبارە بەناوی خۆم و گشت هونەرمەندانی کوردستان پیرۆزبایشی گەورە لەو بەرنامە نازدارە دەکەم بەڕاستی بەرنامەی سایی هونەرمەندان وەکو سێبەرێک بۆ هونەرمەندان ئێمە هەموو کەس پێویستی بە سێبەرە هەموو کەس حەز دەکات لە کاتی ماندووبووندا و لە کاتی گەرما و لە کاتی ئیسراحەتکردندا بچێتە بەر سێبەرێکی خۆش و ئەو بەرنامەش ماشەڵڵا ناوێکی هەر جوانتان لێناوە سایی هونەرمەندان ئیدی کەس نییە وا بزانم خۆشحاڵ نەبێ بۆ بەرنامەیە ئیشەڵڵا سەرکەوتون دووبارە ڕێز و سڵاوێکی تایبەتم هەیە بۆ خەڵکی سلێمانی بۆ جەماوەری سلێمانی بۆ مشتاقانی دەنجی هونەرمەندانی کورد و بۆ ئەوانەی کە زۆر حەز لە دەنجی هونەرمەندانی کورد دەکەن و ئەوانەی کەوا ڕسەنایەتیان پێوە دیارە ئەوانەی کەوا خزمەتێکی ساچیان کردو بۆ ملەتەکەیان و دووبارە زۆر سوپاسیان دەکەم زۆر ڕێز و سڵام وەیە بۆ هەموو ئەهلی سلێمانی بۆ گۆرە و گسکەیان سوپاسیان دەکەم هیوادارم
ئەو تەوقەز ئینشەڵا دەشێ و بە دیداری یەکتری هەموو شاد دەبینەوە بۆ هیواین ئێمەش سەلام لە کۆتایی بەرنامەکەی سپاسی بەڕێستانێکی کە و دەرفەتە بیاین بۆ ئەم چاپێکەوتنە زۆر زۆر سپاس بخێر بن سەرسەرم سەرچاوان سپاسی کاک لوقمانی کاک عەدنانیش دەکەین کاو ئەلکەی کێشا و یارمەتیمان دەدا زۆر زۆر سپاسی دەکەن دەستی خۆش بیا ئێمەش بە ناوی ساوی بەرنامەی ساوی هونەرمەندانەوە سپاسی زۆر بەڕێز و خۆشەویست کاک عەدنانەکەین کە بە کامەری ڤیدیۆ هاوکاری کردین زۆر سپاس صافي سوداء لخاكات دنايا وانا وشخوين وانا وخالد الباب صافي سوداء لخاكات دنايا وانا وشخوين وانا وخالد الباب وم بلا زاني تانا بزموا كتوين جير خاق قد لا ينذا وم بلا زاني تانا بزموا كتوين جير خاقنا ييندهان كتوين جير خاقنا ييندهان كتوين جير خاقنا ييندهان ساقي ووشا ورجمان كردوا رجمان كردوا رجمان كردوا هذا ما زاروا يشود الدواء يشود الدواء يشود الدواء كاتك قاروا هنا سكينة حسينا بيني قلوب الدواء كاتك قاروا هنا سكينة حسينا بيني قلوب الدواء حسينا بيني قلوب الدواء حسينا بيني قلوب الدواء ساقي بابي داي دستو جامي توم دستو جامي توم دستو جامي توم تنقو بيزار لتاو دردي خوم لتاو دردي خوم
كاتنا وانا وشخوين وخالد البار صافي سوداجان كاتنا وانا وشخوين وخالد البار ومدنا تزامت نفس موار كتوين جير خاق خدنا يندار ومدنا تزامت نفس موار كتوين جير خاق خدنا يندار كتوين جير خاق خدنا يندار كتوين جير خاق خدنا يندار دۆستان و ئەزانی سایە هونەرمەندان لەگەڵ یەکەم بڕگەی ئارەزومەندانە بۆ هیوایە بووین کەوا توانین زۆرترین خزمەت بە ئارەزومەندە خۆشەویستەکان بکەین هەر بەو پێش چەندان کەس لەو ئارەزومەندانە بڕیان کردە بەرنامەکەمان و پەیتا پەیتا لە شار و شارۆچکەکان و لە ناوچەکانەوە ڕووماتیەکان بە مەبەستەوەی کە لەم بەرنامەیە بتوانن دەنگی خۆیان تاقی بکەنەوە و ئەگەر سەرکەوتوو بوون لە بواری هونەرا بتوانن گۆرانی بڵێن و توان ئەو هیوایەتی کە هەیەە لەگەڵ مۆسیقەیە جێبەجێ بکەن بۆ مەبەستەش میوانێکی خۆشەویستان کە لە بەرگەی ئارەزومەندانە ئەمڕۆ بەشداریەکە بەڕێز کاک عەلیە کاک عەلیجان بەخێربی سپاسەکەم موفق بی یاخۆ خوش بی یاخۆ سەرکەوتی بە بەرنامەکەدا ئینشاڵڵا سپاس کاک عەلیجان جەنابێ هەر لە بەرنامەکەەوە ئیتر دەمێکە خولای گۆرانی واللهی خولای گۆرانی بوو تەبعاً کەمەکەمە گۆرانی بوو بەس کە بەرنامەکەتان بینی و شەوە زۆر چوە دڵمەوە یعنی تەسیری تێکردمی تر قەرارما بۆ بەیانیان ڕووکەم بەرنامەکە و میشتێ بە بینەران و بە خۆشەویستان پێشکەشکەم هیوادارم بەدڵیان بێ کاک عەلیجان جەنابێ خەڵکی کوێی بە قوربانجیان بە ئەسڵ خەڵکی ناحیەی سەنگا و گوندی ژاڵی کردچنە يعني أتواني مقامي ناوسي جرميان من بوبلي والله طبعا هي جرميان أو كمان اليوم قطار وتمام قطارك وآياك لا هيك كنال شراجان التلفزيون راديو نخير وبويا كم جارك برامبر كاميرا دانيشم هاي سكيت قرأنا تزين كله إما شو هذا سكوتو بي سواس أنا موفق بيا أخوة ما أدري شو بطلي بينا رفوسي موفق بني أخوة إن شاء الله سكوتو بني وإن شاء الله
کردم سەیری یاریایی جوانێکە کە سماریایی تەواوی نەکردێ عزیزەکەم توخواکەی دەردگەی گردمایی لەیوارەوە و گاوەرەریایی نەیبینێ داگەی وەسیاریایی دارەوە بە ئەمە نەمان سپاس بۆ تۆ کاکە.